بە درێژایی مانگی ڕەمەزان لە ڕێگەی زانایانی ئاینی و پسپۆڕانی بواری ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەموو ڕۆژەکان ئێمە بابەتێک هەڵەبژێرین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە شرۆڤەی دەکەین و قسەی لەسەر دەکەین و ڕوونکردنەوە بە ئێوە ئادەین ئیتر بابەتەکە پەیوەندیان بەم مانگە پیرۆزەوە هەبێت یان ڕوانگە و دیدی ئاینی ئیسلام بۆ بابەتە جۆرا کۆمەڵایەتیەکان گژیرەکان چین. ئەم ڕۆژتەوەرەکمان هەڵبژاردووە کە باس لە گرنگی زانست و فێربوون دەکەین لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. ئاینی پیرۆزی ئیسلام چۆن دەڕوانێتە فێربوون، چۆن دەڕوانێتە زانست، چۆن تەماشای زانست دەکات، چۆن تەماشای ئەو بابەتانە دەکات کە پەیوەندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە هەیە و چۆن دەیەوێت بە باشترین شێواز و بە شێوازێکی ئەکادیمیانە و پرۆفشناڵانە بگاتە دەست هەموو موسڵمانێک ئەوانی کە دەیانوێت لە بواری زانستی ئیسلامدا قوڵ بنەوە چ ڕۆڵێکیان هەیە. دەوتێت تا دێت زانست بەرەو دواوە ڕات هۆکارەکەی چییە، ڕۆڵی دەرچوونی ئەو خوێنکارانەی کە ژمارەیەکی بێشمار خوێنکارنێ و زانکۆ و پەیمانگاکان ساڵانە دەرەچن بە تایبەتیش چڕی بکەینەوە ئەو بەشە زانستیانی کە تایبەتن بە خوێندنی ئیسلامی ئەمانە کە دەرەچن دوجار چی لە بابەتی ئەوقاف و چی لە بابەتی دین دەزانن، یعنی ئەمانە کۆمەڵێک پرسیارن زوجار ڕخنەکان ئاڕاستی خۆیان دەکرێت و خۆیان وەڵامیان بۆ بابەتە هەیە. ئەمڕۆژ بە خۆشحاڵی و دکتۆر ئیسماعیل گەڵاڵی کە بەڕێزیان زانای ئاینین لە ستۆدیۆ ڕۆژێکنی ئامادەیە بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان. دکتۆر گیان بەخێر بێ، مانگەشی لێ پیرۆست بێ. خۆی گەورە مۆفەقتان کا و یاخوا سەلامەت بن ئینشاءڵڵا. زۆر بەخێر بێ مامۆستا گیان. با لەوە دەست پێ بکەین. هەمیشە وترێت زانست تا دێت بەرەو پاشەکشە و بەرەو دواوە ئەڕوات. ئێوە وەکو زانایانی ئاینی ئەم پاشەکشەی زانست بۆ چیە گەڕنەوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. دیارە زانست چەند هۆکارێکی هەیە کە ئەوەی بەرەو دواوە ئەڕوان. یەکەم ئەوەیە ئەو قوتابیە ئەو خوێنکاری کاتێکە دەست ئەکا بە خوێندن شتێکی ڕوونی لێ دیار نییە. بۆ نمونە ئێستا کە خوێندن جۆرێک لە مەسەرەن وای لێ هاتووە کە ئەم کەسە بە تایبەتی ئەوانەی کە لە بوارە دینیەکە ئەخوێنن سبەی ڕۆژ ئەم ئەبێ یەکلایی بێتەوە بۆ ئەم ئیشەی کە هەوڵی بۆیاوە. ئەمیش تەنیا لەوایە کە مەسەرەن لە شوێنەکە بێ بە مامۆسایەکی ئاینی یا لە زانکۆیەکە دەرز بڵێتەوە یا ئیتر غەیری ئەمە هیچ بوارێکی تری نییە. بۆیە کاتێک کە سەیرەکە لەم ڕۆوە مەسەن چەند ساڵە تەعینات نییە. بیرەکاتەوە کاتێک کە ئەمە تەخەڕوجەکە ئەبێ بچێت لەو بازاڕەیە مەسەن پاڵ بە عارەبانەیەکەوە بنێ یا ماتۆڕێ بکڕێ ئیشێکی پێ بکە، ئەم بێ ئەمەلیە وای لێ ئەکا کە لە ڕووە عیلمیەکەوە ئاستی زانستیەکەی دا ئەبەزێنێ. بەڵام هۆکارەکەی تریشی ئەوەیە بەڕاستی لە جارانە حوجرەکان مەدرسەیەکی گەورە بوون بۆ پێگەیاندنی مامۆسای خاوەن عیلم و زانست. بۆ نمونە ئەو مەدرسانەی مەدرسەی قەرەداغ هەبووە، مەدرسەی گەڵاڵە هەبووە، مەدرسەی بیارە هەبووە کە لە کاتی خۆیان ناویان ناوە ئەزهەری دووەم. ئەمانەی کە لێرە تەخەڕوجیان کردووە خاوەن عیلم و زانستێکی گەورە بوون. لەبەرەوە عیلم دوو جۆرە، جۆرێکیان پێوترێت تەلەقی. تەلەقی مەسەرەن من و جەناب چۆن ئاوا بەیەکەوە دانیشتون، کتێبێک لە بینمانایە، من کتێبێکم لە بەردەسایە، جەناب کتێبێکی لە بەردەسایە، ئەم مامۆستا بەڕێزە ئەی خوێنێتەوە و منیش گوێی لێگرم، ئەمە پێوترێت تەلەقی. فەرقی هەیە لەگەڵ ئەوە کە لە پۆلێکە چل قوتابی تایە، چل خوێندکاری تایە. ئەم مامۆستا فریای هەرمووی ناکەوێت. بۆیە تەرکیز خستنە سەر ئەوەی کە تۆ ئەم دەرزە ئەیڵێتەوە نەتیجەکەی لە مێشک و دڵی ئەم مەسەڵەن قوتابیە ئەم خوێنکارەیە گەشتۆتە چ ڕادەیەک. بۆیە ئێمە مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیسمانەیە کە مامۆستاگانی جامیعە چون لای ئەو دەرزیان نەخوێن. یعنی زۆر جار لە دوای مەسەڵەن دەوامەکەیان ئەچوون لە لای ئەم مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس دەرزیان نەخوێن، یعنی دکتۆرای هەبوو، مەسەڵەن ماجستێری هەبوو، دکتۆرای هەبوو، چون لای مامۆستا دەرزیان نەخوێن. ئێستاش لەم مامۆستایانەمان زۆرە، سوپاس بۆ خوا حوجرەکانمان ئێستاش مەجموعەیە حوجرەمانەیە لەم شارەیە کە سوپاس بۆ خوا کە
مامۆستا پێ ئەگەێنن بە عیلم و زانستێکی زۆر چاک. حجرەکان ئەوەی لە قسەکانت تێگەیشتمێت تۆ ئێستا کەمێک ڕخنەتەیە لە زانکۆکان وانە زیاتر ئەچی بەلای حجرەکاندا حجرەکان بڕوانامە بەخشن بە کەساینەکە یان ئەو کەسانی کە بەشدارە بن تایدا بن بە خوێندکارتیایدا بەڵێ پێ ئەوترێ ئیجازەی عیلمی ئیجازەی عیلمی ئیجازە عیلمیە مەسەرەن لە کاتی خۆیان ڕێک حسابی ئەوەی بۆ کراوە کە ئەمە وەکو خریجی زانکۆیەک بڵێن حسابی بۆ کرا بەڵام ئێستا وەکو پۆلی 6 مەسەرەن چۆن قوتابێک امتحانی پۆلی 12 ئەکا ئیتر ئەمە چ دەرەجەیەکی یەنا ئەو دەرەجەی بۆ حسابە بڵێن ئەم فەقێش حسابی ئەوەی بۆ ئەکرێ بەڵام لەگەڵ ئەوە کە ئاستی عیلمەکەی زۆر بەرزە بۆ منە مۆڵەتی مەلایەتیە درایە کە بتوانێت لە شوێنێکدا کاری مەلایەتی مامۆستایەتی پێڕۆبکە یان نا مۆڵەتی مەلایەتی ئەدرێتێ بەڵام بە هەمان امتیازاتی کەسێک کە پۆلی 12 تەواو کردبێ کەسێک کە 12 تەواو کرد نەک بڵێن مەعهەدێک یان کۆلیجێک نەخێر هەروەکو پۆلی 6 مامەڵی ئەمانە لەلایەن وەزارەتی فەرودۆ دانی پێیانراوە ینی وەکو دانپێدانان دانی پێدانراوە یان نا بۆ ئێمە بەستنەوە پرسیاراکەم چونکە من بۆ خۆم دەرچی بەشی ڕاگەاندن بووم هەر لەو نهۆمەی ئێمەدا خوێندکارانی بەشی کۆلێژی زانستە ئیسلامیەکانیشی تێدا بوو شەریعە یعنی زۆر هاوڕێمەیەکە بە سواسەوە لێرە سڵاوڕێزم بایان هەیە هەستم بەکرد هەمان قسەی جناب دەکەن ینی ئەیوت ئێمە نمرە هەڵی داوینێتە ئێرەوە نەک بوارەکە ینی کەسێک کە ئەچێتە نێو کۆلێژی زانستە ئیسلامیەکانەوە دەبێت تایبەتمەندێکی چی بێ مامۆستا یعنی ئەگەر لە حوجرەکانەوە بڕۆن باشتر نییە خۆی وەکو عەرزم کردی لە بڵێن لە من خۆم ساڵی 1970 لە معهدی ئیسلامی من تەواوم کردووە منە لە پۆلیسەی متەوەستە کە ئێستا پێڵێن پۆلی 9 بڵێن من لێەوە کە بڵێن دەرچووم چوومەتە معهدی ئیسلامی 3 ساڵ خوێندومە دوای ئەوە چوومەتە کولەی شەریعە من بە ئەکادیمی ئەم مەرحەلەم بڕیوە بەڵام هەیە بە ئەکادیمی نەیبڕیەوە وەکو عەرزم کرد ئەو فەقێیە کە 12 تەواو کردووە بێ ئیمتیحان بکە ئەنجا ئەو 12شی بۆ حسابە کە ئیمتیحانی کرد ئەو کاتە ئەتوانێت تەقدیمی کا بۆ کۆلیجەکان بەڵام ینی زۆر جار ئەو مامۆسایی کە لەوێ دەرز ئەڵێتەوە هەر ئەو مستەوای هەیە کە ئەم هەیەی ئێوە وەکو ئەوقاف قسەتان لەسەر بابەتە نەکردووە ینی سێ تاوەوە قسەی جەنابەت وەرەگرم کە ئێوە ڕخنەتان لە ئەو ژمارە زۆرە هەیە کە بەناوی زانستە ئیسلامیەکانەوە لە زانکۆ و پەیمانگەی تایبەت دەڕەچێت قسەتان کردووە ئەوقاف لەسەر ئەم بابەتە کێشە و گرفتەکان چین ینی بدەداتونتان بۆ کردوون ئێمە گرفتێکمان هەبوو گرفتەکەش ئەوە بوو لە کۆلیجی زانستە ئیسلامیەکان سەر بە ئەوقاف بوو باشە و بڵێن ئەو مامۆستا بەڕێزانەی لەوێ دەرزیان ئەوتەوە هەمویان سەر بە ئەوقاف بوون کاتێک کە ئەمە چووە سەر خوێندنی باڵا زۆر لە مامۆستاکانیش هەر لەگەڵای چوونەتە سەر خوێندنی باڵا وەلەوە الحەمدوللا خەڵکی بەتوانای تایە خەڵکی زیرەکی تایە بەڵام هەدەفەکەی وەکو خۆی ناپێکێ بۆ نمونە ئەوەی کە تەخەڕوجەکە هەمووی پابند نییە بەوەی کە مامۆسایانی ئاینی پێوەی پابندن بۆ نمونە ئەچێت لە بوارێکی تر ئایشەکە لەو بوارەیە کە پڕکردنەوەی مزگەوتەکانە بە کەسی شیا و تەقسەی ئێوە ئەوەیە کاچێتە زانکۆ و زانکۆ تاواکە و بڕوانامە و کارنامەیەکی دەرچوون وەرەگرێت لە نێو ناوەندە ئیسلامیەکانی دااتور کار بکات بڵێ ڕۆڵی هەبێوانە نەکتەنها بڕوانامەیەکی پێ بڵە من دەرچوون تاوا بۆ دامەزاندن زۆربەی وایە بڕوانامەیەکی پێ ئەم بڕوانامە کردی وایە مەسەرەن محاولەکە لە شتی ترا بەکاری بێنە ئەوش لە ناچاریە چکە وەکو عەرزم کردی ئەوقاف بوارێکی بەرتەسکە تەختیەی ئەو هەموو بڵێن خریجە ناکە کە تەخەڕوجەکە لەو باش دکتۆر لە ڕوانگەیانی پیرۆزی ئیسلامەوە چۆن باسی عیلم و زانست دەکرێت ینی چۆن باسی لێوە کراوە خۆی عیلم و زانست لە یەکەم ئاەتی قورئانە خوای پەروەردگار کە یەکەم ئاەتی قورئانی دابەزاندووە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئیقرا کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ما ئەنە بیقارئ من خوێنواریم نییە سێ جار لێی دووبارە ئەکاتەوە مانای
ینی هاندانی مرۆڤەکان بۆ علم و زانست هەر لە یەکەم ئاەتەوە دەست پێەکە. دوای ئەوە لە چەنەها فەرمایشت و لە چەنەها ئاەتی ترا کە ئەفەرمێ خۆی پەروەردگار فەزلی عالم و زاناکانە یا بەسەر ئەوانەی کە نەخوێنەوار و نەزانن نەزان بە معنە علمەکەی نەک خوانەخوازە بە معنە دیوەکەی تری. بۆ نمونە لە هەموو بوارەکانە ئاینی پیرۆزی ئیسلام تەنیا هانمان نایە ئێمە تەنیا زانستە ئیسلامیەکان بخوێنین، نەخێر هانمانەیە دکتۆرێکی بەڕێزە لەو مەسەرەن خەسەخانەیە داوامی خۆیەکە، ئەمە بە عیلم گەشتۆتە ئەوێ بە گاڵتە نەگەشتۆتە ئەوێ. ڕاستە مهندیسێک کە یەک نەخشەی خانوەکانی ئێمە و کۆڵانەکان و جادەکان ئەکێشێ ئەمە بە عیلم گەشتۆتە ئەوێ. و هەروەها مەسەر محامیەکە لە بواری قانون ناخۆمە هەموو کەس قانون نازانێت. ڕاستە مەسەرەن لە بواری کەژناسیە لە بواری هەموو بوارەکان پێغەمبەر صلی الله علیه وسلم بە عام باسی عیلمەکە. زانستێکی مرۆڤیە وایە؟ بەڵێ ینی بۆ دەبێت لە هەموو زانستەکانی بۆ هەموو جانبەکانی مرۆڤەکانە، چکە پێغەمبەر صلی الله علیه وسلم خۆی بەو هەموو گەورەیە کە ئەیتوانی بە دوعایەک مەسەرەن نەخۆشیەکەی خۆی چارەسەرکە، بەڵام چۆتە بەردەستی دکتۆرێک بۆ ئەوەی دکتۆرەکە فەحسی بکە کە ئەمە هاندانە بۆ ئەم بواری زانست و زانیاریە. باش مەسەرەن کەسێکی بان کردووە خیبرەی هەبووە لە چاندنی نەمام و مەسەرەن دارخورما و ئەمانە ئیستیشارەی پێکردووە کە ئەمە دەلالەوە کە ئەمە عیلمێکە ئەبێ ڕێزی لێ بگیرێ. ڕاست بەنسبەت علومی ئیسلامیشەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی فەضل العالم على الجاهلیە، فەرمووی فەزلی عالمێک بەسەر کەسێکا کە علمی پێ نییە زانستی پێ نییە، فەرمووی کە فەضل القەمەری على سائر الكواكب، وەکو فەزلی مانگ وایە بەسەر ئەستێرەکانی ترا. تەمەن کە مانگ دەرەکەوێت ئەستێرەکانی تر ئەو تیشکەی نابێ. ئەمە بۆ هەموو بوارەکان وەکو عەرزم کردی. بۆ نمونە تۆ وڵاتێک هەیە کەسێکی تایە خەبیرە لە بواری کارەبایە، ئەمە بە عیلم گەشتووە بەوە. مەسەرەن تاقەی نەوەوی دروستەکە، ئەمە بەڕاستی ئەبێ ڕێزی ئەم عیلم و زانستی لێ بگیرێ. باش جا ڕۆڵی مامۆستایانی ئاینی چە دکتۆر؟ ئەم چەند خولەکەی مامە پێم خۆش لەسەر ئەمە قسە بکەین. ڕۆڵی مامۆستایانی ئاینی چێ لە گەیاندنی ئەم زانست و علمەی کە باسی دەکەیت لە ڕووی ئاینی ئیسلامەوە؟ مێنبەرەکان دەبێت وتارەکانیان چۆن بێت؟ تا چەند مزگەوتەکان و مێنبەرەکان ڕۆڵیان هەیە لە بڵاوکردنەوەی زانست؟ مینبەرەکان شوێنێکی زۆر بەرز و پیرۆزە، بەڵام ئەکرێ خەڵکی تیابێ لە ئاستی ئەو پیرۆز و بەرزیان نەبێ. ئەم مینبەرە شتی عامی تیا باسەکرێ. بۆ نمونە باسی ئەوە ئەکرێت تۆ بۆ نمونە لەم مانگایە ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانێ باسی گەورەی ئەم مانگەی تیاکرێ، باسی ئەو ئادابانەی تیاکرێت کە موسڵمان ئەبێ لەم مانگەیە چۆن هەڵسو کەوت بکە. بۆ نمونە ئێمە ئەچینە وەرزێکی تر ئەچینە وەرزی هاوین، ئەبێ ئەو مەسەرەن کەسەی کە لەسەر ئەو مینبەرەیە ئەبێ باسی ئەو وەرزە بکە، بزانە ئەو وەرزە باسی چیتایە. وایە ئێستایان وانە مامۆستا؟ ئێستا تۆزێک عیلمەکان زۆرە سوپاس بۆخوا، بەس شێوازی دابەزانەکەی بۆ نمونە کەرتی وایە تۆ وڵات خەریکە لە کێشەیەکی گەورەیە، خەڵک بەعام لە مشکلەیەکی گەورەیە، خەڵک چاوەڕێوەکە تۆ لەسەر ئەم مینبەرە باسی ئەمە بکەیت، ناکرێت تۆ بچی باسی دەستنوێش بکەیت. بۆچی ئەمە ڕێک نەخراوەتەوە؟ ینی من هەر لەم شوێنی جەنابتەوە چەندین مامۆسای ترم پرسیارم لێ کردوتومە لە کاتی کێشە نەتەوایەتیەکاندا زۆر جارەوەی خۆت باسەکەی لە کاتی ئەزمەیەکدا بۆچی وتاری مامۆستایانی ئاینی ئێمە یەک نییە؟ هیچ وتارێکی گشتگیرمان هەیە بڵێن با لەم هەینیەدا وتارەکانمان هەمووی تەرخان بکەین بە فڵانەشت؟ بێگومان بەڕێزن باسییان لەوا کرێن نەخێر، مامۆستاکان لە ڕوانگەی خۆیان و هەستکردن بە پرسیاتی خۆیان و زۆر جارەماکەن هەندێک وتاری گشتگیر هەیە کە ئاڕاستاکرین. بۆچی ئەمانە گشتگیرتر ناکرێن؟ بۆچی چڕتر ناکرێتەوە مامۆستا؟ من گەشتومەتە و قەناعەتەی کە مەسەلەی مەلایەتی و چوونە سەر مینبەر ئەبێ دووشتی تیابێ. یەکەم ئەبێ زەوقێکی تیابێ بۆ ئەم کارە، دووهەم ئەبێ مەلەکەیەکی تیابێ. ینی بۆ نمونە وەکو چۆن ئیمامی شافعی لە مەجلیسێکا
شتێ پێویستی کردبێ ئەوەی باس کردووە. ڕاست وەکو چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم کەسێک چۆ پرسیاری لێکرۆتە دەی پێغەمبەری خوا من چی بکەم باشە فەرمێتی تۆ ببەخشە لێ پێناوی خوایە چکە زانیوێتی ئەم کەسە تەبعێکی ڕەزیلی تایە یەکێکی دەرچۆتێتی من چی بکەم فەرمێتی تووڕە مەبە دیارە ئەوە تەبعێکی تووڕەبوونی تیا بووە. ڕاستە مەبەستم ئەوەیە ئێستا سوپاس بۆخوا لیژنەیەک لە ئەوقاف پێگەێنراوە لە وەزارەت و لە مەسەرەن ئەڵێن بۆ ئەم جمعەیە ئەم وتارانە باشە ئەگەر باس بکرێت یەک و دوو کەرتوایە سێ وتارە کەرتوایە دوانە ناکرێ بە مەرج بەس پێشنیارەکرێوانە بەڵێ پێشنیار ئەکرێ مەسە ئەو کەسە ئەتوانێت لەم دوو وتارە شتێک تەرتیب بکە یان ئەتوانێت هەر هیچ نەبێ خۆی لە ڕوانگەی ئەمەوە کە بیری ئەم مامۆسا ئەخرێتەوە بۆ نمونەیەمە گروپمانەیە گروپی زانایان ماشە لە ڤایبەرە ینی بیری ئەخرێتەوە کە ئەمە مناسبەیەک هەیە ئەتوانێت سەر ئەو مناسبەیە وتارە تەرتیب بکە ڕاستە بەڵام چۆنی تەرتیب ئەکا و چۆنی ئەڵێ ئەویان ئازادە و لەو ئەگەر تا ڕادەیەک ئەم وتارە پابندیش نەبێ پێوەی مەسەرەن ئەگەر وتارێکی هاوسەنگ بە هەر تەبیعیە ینی ئەمە تەشجیعێکە بۆ ئەوەی کە مامۆسایان بتوانن ئاستی وتارەکانیان بگەن ینی لەیەکی نزیک بکەنەوە وەکو عەرزم کردی ئەو کەسە ئەبێ خۆی بەڕاستی ئەم مەلەکەی تیابێ. ڕاستە من حەزەکەم ئیزافەیە بۆ ئەمە بەڵام عالم و زانا جیایە لەگەڵ وتاربێش مەسە ئێستا مامۆستا مەلا عەبدولکەریم دەڕیز بەو هەموو زانست و زانیاریە وتاری نایەوە ئەو توێتی من خەڵک پێ ئەگەیەنم بۆ ئەوەی ئەوان بچن وتار بن ڕاست بەنسبەت خۆیەوە مەسەرەن وتاری نایەوە لەبەرەوە لەوە ئەچێ وتوێتی من ئەو ئەهلیەتم نییە بۆ وتاردان سەوتە مەسەرەن نەبەراتی سەوتە شێوازی ئیلقایە تایبەتمەندی خۆی هەیە بەڵێ بەڵام کەڕتی واژەیە خەتی بێگەیە زۆر زۆر باریعە بەڵام لەو جانبەکەیترەوە لە ڕووی زانستەکەەوە جا ئەگەر بتوانرێ هەم زانستەکە و هەم ئەو شروتانەی کە لە خەتیبێکی سەرکەوتووە هەیەتیە موجود بێ ئەوە بەڕاستی نعمەتێکی گەورەیە. بێگومان دکتۆر ئیسماعیل گەڵاڵەی زانایانی زۆر سوپاس بۆ وتەکانەتی وادارن جێگی خۆیان گرت بێ هەم لایەنی ئەوقاف هەم ئەو کەسانی کە ئەوداڵی زانست و دینن پێکەوە تێکەڵیکەن هیوادارین بە بابەتە زانستیەکەی ئاینی پیرۆزی ئیسلام چێتە نێو خەڵکەوە.